بەڵام ئیبراهیم ئەم جارە لەگەڵ قەومەکەی نەسیحەتیانەکە هەرە و نەسیحەتەیە کە بە باوکی کرد، هەر باسی تەوحیدە، هەر باسی یەک خواپەرستیە، هەچی عیبادەت هەیە سەرفی بکەین بۆ یەک خوا جەلە جەلالوه. ئەوەی غەیری خوایە نەیپەرستین، هاواری پێ نەکەین. وتمان ئەگەر پێغەمبەر بێ، مەلائیکە بێ، عەرش بێ، کورسی بێ، پیاوچاک بێ، قەبر بێ، مەحاجەرە بێ، دار بێ، بەرد بێ، بەرجینی قایم بێ، ناڵە گوێ درێژ بێ، پەڕۆی سێسوچکە بێ، میریگی شین بێ، ئەو گەچە حەوت چاوەکە بێ، ئەوانە نەکەی نەیپەرستین. موحید بین. موحید وحد يوحد يعني جعل الشيء واحدا. یەک خوا ئەبێ موحید بێ، چی عیبادەتێ یەک خوا بپەرستی، سەرفی عیبادەتەکانت نەکەی بۆ غەیری خوا. ئەبەو شێوە چونکە براکانم لەوانەیە هەندێک کەس بڵێ مامۆسا هەر باسی تەوحیدەکە، قسەی ئیبراهیم هەمووی تەوحیدە، دەبڕۆ قسەی ئیبراهیم بخوێنەوە لە سوورەتی بەقەرەوە هەتا لە سوورەتی ناس دەرەچی. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ بۆیە بووە خەلیلی خوا، هەر باسێک خواپەرستیە کرد.